لە پرۆژەی شاری دایکین بۆ ئەنجامدانی پشکنینی زەمین لەرزە بۆ باڵەخانەی کوردی. ئەم تێستە بە پێی مواسەفاتی ئێستێم ئەنجام دەدرێت لە ڕێگەی نووسینگەی خاکەوە. لە تێستەکەیە ئێمە دوو بۆرهۆڵ بەکاردێنین، یعنی دوو چاڵی سیمەتری. ئەم دوو چاڵە بەکاری دێنین بۆ ئەنجامدانی تێستەکە. ئەم تێستە تێستێکی جیۆفیزیکسی بە نرخە زانیاریمان پێدات دەربارەی شەپۆلەکانی بوومەلەرزەیی وەکو شەپۆلی بڕین و شەپۆلی پەستان. ئەم شەپۆلانە بەکاری دێنین بۆ دۆزینەوەی سنفی گڵەکە کە بەکاردێت بۆ دیزایانی باڵەخانەکە بۆ بەرەنگاربوونەوەی بوومەلەرزە. ئەم تێستە گرنگەکەی لەوەدایە کە لە کاتی دروستبوونی زەمین لەرزەیە بیناکە دیزاین کراوە بۆ ئەو شەپۆلانی کە لەم تێستەوە دۆزرێتەوە. لەم تێستەوە بە تەواوەتی شەپۆلەکانی بوومەلەرزەیی بۆ دۆزراوەتەوە لەبەر ئەوە با بڵین کێشەی زەمین لەرزە کەم بکاتەوە لەسەر بیناکە.